دژی هەسەدە و کورد ئەحمەد شەڕە هێزەکانی لە دەوروبەری ڕۆژئاوای کوردستان کۆ دەکاتەوە. قەندیل دوایین هەڵوێستی خۆی بەرامبەر بە تورکیا بۆ دانانی چەک و بەستنی کۆنگرە ئاشکرا دەکات. داواکاری گشتی دیاربەکر سکاڵای نوێ دژ بە سەلاحەدین دەمیرتاش تۆمار دەکات. دۆخەکە خەریکە لە سووریا لە دەستدەر دەچێت. بەگوێرەی زانیاریەکان دیمەشق هێزێکی زۆری سەربازی بۆ سنوورەکانی ڕۆژئاوای کوردستان جوڵە پێکردووە. تەلەڤیزیۆنی سووریا لە سەرچاوەی سەربازی دیمەشقەوە ڕایگەیاند سوپای سووریا هێزی سەربازی بەرەو بەنداوی تشرین جوڵە پێکردووە. هەنگاوەکە دوای ئەوە دێت لە چەند ڕۆژی ڕابردوو گرژی نێوان هەسەدە و دیمەشق زیادی کردووە. وا ڕێککەوتنی نێوانیشیان هەڵپەسێردراوە. ئەوە لە کاتێکدایە لەسەر جوڵەکردن بە هێزەکان ئەحمەد شەڕە تاوەکو ئێستا بە فەرمی هیچ ڕاگەیەندراوێکی بڵاو نەکردوتەوە. پارتی کرێکارانی کوردستان لە پەیامێکدا ڕایگەیاند هیوادارین ئەم دۆخە بگۆڕێت بەڕێز ئۆجەلان بتوانێت بە ئازادی هەوڵ و کارەکانی بەرەو پێشەوە ببات و بتوانێت کۆنگرەی پارتیمان کە هەمووان چاوەڕێی دەکەن ببەستێت. ئاماژەیان بەوەش کردووە سەرەڕای دواکەوتنەکانی حکوومەتی ئاکەپا ئێمە بەردەوامین لە پاراستنی ئەم هەڵوێستە چونکە ئێمە بڕیارێکی جددیمان لەسەر چارەسەرکردنی کێشەکان ڕاگەیاندووە. هەروەها بە تێگەیشتنێکی فراوانەوە لەگەڵ دۆخەکە مامەڵە دەکەین و هەوڵ دەدەین نەبینە لایەنێک کە پرۆسەکە هەڵوەشێنێتەوە. ئەوە لە کاتێکدایە هەر لە دوای پەیامەکەی ئۆجەلان بۆ ئاشتی بە تاگلایەنە قەندیل ئاگربەستی ڕاگەیاند. بەڵام تاوەکو ئێستاش هێرشەکانی تورکیا بۆ سەر پێگەکانی پارتی کرێکارانی کوردستان لەسەر خاکی هەرێمی کوردستان بەردەوامە. داواکاری گشتی دیاربەکر بە پشتبەستن بە 6 وتاری سەلاحەدین دەمیرتاش سەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپا کە لە ساڵی 2016 پێشکەشی کردوون سکاڵایەکی نوێیان لە دژی ناوبراو بەرز کردوتەوە. تۆمەتەکان بریتین لە سوکایەتیکردن بە کۆماری تورکیا و دام و دەستگاکانی بە شێوەی ئاشکرا، ئاندانی ڕوق و دوژمنایەتی، ئاندانی تاوان، بە گەورە سەیرکردنی تاوان و تاوانباران و ڕێخستن یان بەشداریکردن لە خۆپیشاندانی نایاساییدا. جێی باسا دادگای هەژدەی تاوانەکانی دیاربەکر تۆمەتانەی قبوڵ کردووە و یەکەم دانیشتنی دادگایکردنەکەی بۆ 24 ئەیلوول دیاری کردووە.